هەرێمی کوردستان تا چەندە توانراوە پەرپێدانی گەشتیاری لەسەر ئاستی هەرێم لە ئاستێکی پێشکەوت و باشدا بێت و جوگرافیای هەرێمی کوردستان تا چەندە جوگرافیایەکە ناوچەی گەشتیاری و دڵڕفێنی لەخۆگرتووە تایبەت بم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کازم جەباری ماستەر لە جوگرافیا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کورسات نیوز میوانە کاک کازم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی زۆر سپاس سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرەکانتان بەیانیتان باش زۆر کاک کازم بە شێوەیەکی گشتی سەرتا ئەگەر باس لە هەرێمی کوردستان و جوگرافیای هەرێمی کوردستان بکەین تا چەندە ناوچەی گەشتیاری دڵڕفێنی لەخۆ گرتووە بە شێوەیەکی گشتی مێژووی جوگرافیا یاخود با بڵێن ناوچە جوگرافیەکان و گشتیاریەکانی هەرێمی کوردستان وەکەی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس دووبارە خۆشحاڵ بووم بەم دەرفەتە. سەرەتا پێشەوەی باسی گەشت و گوزار بکەین لە هەرێمی کوردستانە پێم خۆشە بە کورتی باسێکی گەشت و گوزار بکەین باسێکی سەرهەڵدانی مێژووی گەشت و گوزاری بکەین لە جیهانە. تەمان گەشت و گوزار یەکێکە لەو چالاکیانەی کە لەگەڵ دروستبوونی ژیانە سەرزەویە هەر هەبووە بەشی خۆی و لە ڕابردووە ئەمە بە چەندین شێوە دەرکەوتووە. بۆ نمونە گەریدەکان و جوگرافی ناسەکان کاتێکە گەشتیان کردووە کریستن کۆڵۆمبۆس کاتێکە گەشتی کردووە دۆزەرەوە مێژوویەکان کە قاڕەکان و کشوەرەکانیان دۆزیوەتەوە ئەمانە بەشێک بوونە لە ئەو سەفەرانەی کە ئاکرێ بڵێن بە گەشت و گوزاری سەرەتایی ناوی برین و دواتر دیبلۆماتەکان و سیخوڕەکان کاتێک لە وڵاتێکەوە ڕۆشتن بۆ وڵاتێکی تر یاخود ئەوانەی کە بە هەر مەبەستێکی باتریانی یاخود سیاسی یاخود کۆمەڵاتیان هەر مەبەستێکی تر لە وڵاتێکەوە ڕۆشن بۆ وڵاتێکی تر کەواتە شوێنی نیشتەجێبوونی خۆیان جێشت و ئەماچێتە ناو چوارچەوەی پرۆسی گەشت و گوزاریەوە. بەڵام گەشتەکردن و پەرەسەندنی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ڕێکخراو لە چوارچێوەی زانستێکە کە پێی بوتێ زانستی گەشت و گوزار چ لە ڕووی جوگرافیەوە چ لە ڕووی ئابوووریەوە مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەدەی بیستەم سەرەتای سەدەی بیستەم لەگەڵ دروستبوونی شۆڕشی پیشەسازی و ئەوانە کاتێکە شارەکان قەرەباڵغە بێ جەنجاڵە بێ کاتێکە کۆمەڵگەکانی نیشتەجێبوون ژمارەی دانیشتوان و قەباری دانیشتوانی زۆرە بێ ئەمە واکە دانیشتوان پێویستیان بە پشودان و پێویستیان بە بڵێن جەوگۆڕین و پێویستیان بە ئەوە بێ گەشت بکەن بۆیە بە شێوەیەکی گشتی ئەمە ئەتوانین بڵێن سەرەتای سەدەی بیستەم وەک دەستپێکێک بۆ دەرکەوتن و گەشەسەندن و پەرسەندنی گەشت و گوزاری وێنای بکەین لەگەڵ ئەوەیە گەشت و گوزاری دیاردەیەکی ئەتوانین بڵێن هەمەلایە نامە چەشنە ئەگەر پێناسەیەکی گەشت و گوزار بکەینان گەشت و گوزار بناسیین ئەبێ لە چەندین ڕەهەندەوە بۆ ئەم چەمکە بڕوانین بۆ نمونە لە ڕەهەندی کۆمەڵایەتیەوە کە ئەبێتەوەی دروستبوونی پەیوەندی لە ڕەهەندی ئابوووریەوە بێتەوەی بەدەستێنانی داهات و سەرمایە بۆ وڵات لە ڕووی دەرونیەوە دەروناسەکان گەشت و گوزار بۆ شوێ پێناساکەن ئەڵێن هەر کەسێکە نەخۆش بێڵم بڕۆن جوێ بگۆڕن یان کێشەیەکی دەرونی ئەوانی هەبێ یاخود هەندێکی کە بە دیاردەیەکی خۆشگوزەرانی و کات بەسەربردن پێناسەیەکەن ینی بەوەی کە ئەو کاتە زیادەیە کە هەیە چۆن پڕ بکرێتەوە چۆن بتوانرێت چێژی لێ ببینێت سوودی لێ ببینرێ لە هەمان کاتە گەشت و گوزار چالاکیێکی ئاڵۆزە تێکەڵەیەکە لە هەموو ئەو ڕەهەندانەی کە باسمان کرد خۆی گەشت و گوزار چیە گەشت و گوزار بریتە لە پێناسی گەشت و گوزار ئەمەیە بریتە لە جێشتنی شوێنی نیشتەجێبوونت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر یان لە نقطەیەکەوە دەست پێکا لە نقطەیە کۆتایی دێت بە مەرجێک 24 زیاتر بێت لە 24 کاتژمێر و کەمتر بێت لە ساڵێک. کاکاسم دەبڕی حەقین بەتەواوی بابەتەکانی دیکە گەر وەڵامەکانت تۆزە کورت بکەیتەوە من سپاس دەکەم ئەگەر باز لەوە بکەین لە هەرێمی کوردستان با بڵێن چەشنە هەمەژۆرەکانی گەشت و گوزارمان هەیە بنەماکانی تێدا جێبەجێ کراوە دەکرێت بەتەواوی بنەماکانی گەشت و گوزاریان تێدا هەیە؟ بەڵێ یەکێک لەو نیعمەتە گەورانەی کە خۆی گەورە بە هەرێمەکەمانی داوە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕووی توانستە جوگرافیەکانەوە چ توانستی سروشتی بێ یاخۆ توانستی مرۆیی دەوڵەمەنە بە تایبەت لە ڕووی توانستە سروشتیەکانەوە تەبەن مەبەستمان لە توانستە سروشتیەکان چییە؟ مەبەستمان لە شوێنی جوگرافیە مەبەستمان لە ئاوهەوایە مەبەستمان لە بڵین بەرز و نزمیە تۆپۆگرافیا و مەبەستمان لە دەرامەتی ئاوە مەبەستمان لێی ڕۆکی خۆرسک و باڵندەی کێوی و هەمە چەشنی مەسەلەن
ژینگە سروشتێکی وای کردووە کە شوێنێکی لەبار بێ بۆ بنیادنان و پەرەپێدانی پرۆژەی گەشت و گوزاری چ لە ئێستا چ لە داهاتووە و هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە شایەنی ئەوەیە کە پەرەپێدانی گەشت و گوزاری تیا ئەنجام بدرێ و شایەنی ئەوەیە گەشەی پێ بدرێ چکە هەر ئەو سروشتەی کە هەمانە بۆ خۆی سروشتێکی زۆر جوانە هەم لە ڕووی گەشت و گوزاری وەرزیەوە هەم لە ڕووی گەشت و گوزاری تایبەتی و جێژیرەوە و لە هەمان کاتە لە ڕووی سەرچاو مرۆیەکانیشەوە دەوڵەمەنین کە کاتێک کاڵین توانە سەمرۆیەکانیان سەرچاو مرۆیەکانمە بەسمان لێی دانیشتوانە تەبەن گەشت و گوزار بەبێ دانیشتوان نابێ و لە هەمان کاتە پێگەمێژوو و شوێنەواری و ئاینەکان بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان لەم ڕوانگەیەوە دەوڵەمەنە ئەتوانین بڵین وێزگەکانی سەرهەڵدانی شارستانیەت بە هەرێمی کوردستانە تێپەڕیون و لەم ڕۆوە هەرێمی کوردستان خاوەن توانستێکی شوێنەواری و مێژووی و ئاینی دەوڵەمەنە چ بە تەمان هەرێمی کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە تاکە لە هەموو جیانە چکە شوێنەواری چاخی بەردینی کۆنی تیا شوێنەواری چاخی بەردینی ناوەندی تیا چاخی بەردینیش نوێشی تایە لە ڕاستیە بوونی ئەم شوێنەوارانە دەرفەت ئەڕەخسێنێ بۆ دروستبوونی چالاکی گەشت و گوزاری و پەرەپێدان و کارکردن لە بواری گەشت و گوزاری لە هەمان کاتە هەرێمی کوردستان خاوەن تایبەتمەندی و کەلەپور و کولتور و دابوونەریتی تایبەت بە خۆیەتی تەبەن کولتور و دابوونەریت و کەلەپور و ئەمانش بەشەکەن لە توانە سەمرۆیەکان هەروەها بڵین خواردنی کوردەواری و مەسەلەن کۆنفرانس و کۆنگرە و ڤیستیڤاڵ و ئەمانش هەر دیسانەوە بەشەکەن لە توان سەمرۆیەکان کاکرێ گەشەی پێبین بۆیە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن هەم لە توانسە سروشتەکانە و هەم لە توان سەمرۆیەکانە دەوڵەمەنە لە بواری گەشت و گوزاری و پەرەپێدانی گەشت و گوزاری. باش کاکەسم ئەو ئامارانەی کە ئەگەر براوردکاری بکەیت لە نێوان هاتنی گەشتیاران لە وڵاتان و هاوکات لە هەرێمی کوردستانە چەند ئامارێکت لایە ئەو ئامارانە چیمان پێ دەڵێن و باز لە چی دەکەن؟ بەڵێ تەبەن ئەگەر ئێمە باس لە ئامارەکان بکەین سەرەتا لە جیهانەوە دەست پێ بکەین دواتر ڕەبتی بکەین بە هەرێمی کوردستانەوە تەبەن گەشت و گوزار ئەگەر لە ساڵی 1950 ئامارێک وەرگین لە ساڵی 1950 ڕێژەی مەسەلەن گەشتیار لە جیهانە بەعام خۆیەدا لە 20 میلیۆن بەپێی ئەو ئامارانەی کە تۆمار کراون ئەمەش ڕێژەی قازانجی داهاتەکەی بە ڕێژەی 2.1 ملیار دۆلار بووە ئەم ڕێژەی لە ساڵی 2000 ینی دوای 50 ساڵ لە ساڵی 1950 بۆ 2000 گەشەکردنێکی بەرچاوی باش بەخۆوە بینێ ڕێژەکە لە 20 میلیۆنەوەکە بە 700 میلیۆن گەشتیار ئەم 700 میلیۆن گەشتیارە کۆی داهاتەکەی لە 2.1 میلیارەوەکە بە 20 میلیار دۆلار ینی داهاتەکە بەرزە بێتەوە چونکە گەشت و گوزار مامەڵە لەگەڵ داهاتاکە چونکە ڕوانگەی ئێستا بۆ گەشت و گوزار زۆتر ڕوانگەیشی ئاوریە بۆیە بێ بە ڕوانگەی قازانج و سوود ئەم ڕوانگەیە بەخەمڵێنێکی دێنەوە پاشان لە 2010 ئەم ڕێژەی گەشتیار زۆرەکە بەرزەبێتەوە بۆ 1 میلیار گەشتیار لە جیهانە و ڕێژەی قازانجەکەش بەرزەبێتەوە بۆ 20 میلیار دۆلار لە ئاستی جیهانە چەند وڵاتێکمانەیە کە هەم لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە و هەم لە ڕووی داهاتەوە توانین بڵین بە ئەو وڵاتانە دانرێکە زۆرترین گەشتیاریانەیە و هەروەها زۆرترین داهاتیانەیە ئێمە دە وڵاتمان وەرگتووە لە جیهانە هەروەکوەوەی کە بە داتا قسە بکەین چونکە بەڕاستی داتا بەرچاوڕوونێکی زۆر باشمان پێدا لە ڕووی ژمارەوە کە زۆرترین ژمارەی گەشتیار ڕووی تێ بکە فەڕەنسا یەکەمە ئیسپانیا دووەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سێمە چین چوارەمە و ئیتالیا پێنجەمە تورکیا شەشەمە مەکسیک حوتەمە و بەریتانیا هەشتەمە و ئەڵمانیا و دواتر ئەڵمانیا و تایلەند و وڵاتانی تر دێت لە ڕووی داهاتی گەشتیاریەوە کە ئەو وڵاتانی کە زۆرترین داهاتی گەشتیاریان هەیە یەکەم ئەمریکایە دووەم ئیسپانیا سێم تایلەند چوارەم چین پێنجەم فەڕەنسا شەشەم ئیتالیا حوتەم بەریتانیا دواتر ئەڵمانیا و هۆنگکۆنگ و پاشان ئوسترالیاش دێت ئەمە لەسەر ئاستی جیهانە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بەڕاستی ساڵانێکە گەشت و گوزار گەشەکردنی گەشت و گوزاری پەرەسەندنی بواری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستانە پێی ناوەتە قۆناغێکی زۆر باشەوە ئامارەکان ئەومان پێڵێن کە ڕێژەی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستانە بەراورد بە ساڵانی پێشوو چۆنەڵی تەکانێکی زۆر باشی بەخۆوە بینیوە
ئەگەر ئێمە چەند ئامارێک وەرگین سەرەتا سەبارە بە شوێنە گەشت و گوزارەکان یاخود یەکە گەشت و گوزارەکان لە هەرێمی کورسانە لە ساڵی 2020 و تا ئێسش گەشت و گوزارێکێکە لەو چەمکانی یەکجار و بەرهێنانی تیاکە ئیتر بۆ وەکو داخیلەوە بۆ هەتایە بەردەوام داهاتە بێ و بەردەوام ڕنگدانەوەی لەسەر ئابووری وڵاتە بێ. بۆیە ئەو شوێنە گەشت و گوزارانی کە لە هەرێم تۆمار کراون بە 3118 ناوچەی گەشت و گوزاری و یەکەی گەشت و گوزاری تۆمار کراون بەپی داتاکان هاتنی گەشتیاری بۆ هەرێم لە ساڵی 2020 3,700,000 تۆمار کراون. ئەم ڕێژەیە لە ساڵی 2021 بەرزەوە بۆ نزیکەی 5 میلیۆن. لە ساڵی 2022 ئەم ڕێژەیە لە 5 میلیۆن بەس بۆتەوە بۆ زیاتر لە 6 میلیۆن. بەپی ئەو ئامارەی کە من لە ئامارێکی فەرمی لە دەستەی گەشت و گوزاری هەرێمە وەرم گرت بڵێن بۆ 6 مانگی ڕابردووی 2023 بە خۆشحاڵیەوە ڕێژەی هاتنی گەشتیار خۆیەدا لە 4 میلیۆن گەشتیار لە هەرێمە، ینی 4 میلیۆن گەشتیار ڕویان لە گەشتیار و سەیرانکەر ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردووە. تەبەن ئیتر ئەمە جیاوازە لە نێوان گەشتیاری ڕاستەقینە و گەشتیاری شاراوە و ئەوەی کە باشە بڵێ ئەو ئامارە ئەوەی تێدا باسکراوە ئەو گەشتیارانی کە لە ناوچەکانی هەرێمی کوردستان تەنها بۆن لە خوارد و ناوەڕاستیرا خواهاتون یاخود لە باشوور ناوەڕاستیرا خواهاتون یاخود بۆ منە گەشتیاری بیانیش دەکرێت بڵێ ئامارەکانی بۆ هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە بووە. بەڵێ ئەمە ئەم پرسیارە ماباتەوە سەر ئەو ڕێڕەوەی کە باسمان کرد ئێمە دوو جۆر گەشتیارمانەیە گەشتارێکمانەیە گەشتیاری ڕاستەقینەیە گەشتیاریشمانەیە گەشتیاری شاراوەیە. گەشتیاری ڕاستەقینە ئەو گەشتارەیە کە بڵین بەشدارێکی چالاکەکە لە بواری گەشت و گوزاریە لە هەرێمبوون منە لە وتێلگرتن لە مانەوە لە وڵاتە لە بەکارێنانی ڕیستۆرانتەکان لە ئەو پارەی کە سەرفێکا چکە وە گوتمان گەشت و گوزار ڕوانگەیشی ئابووری هەیە. ئەمە پێوتێ گەشتیاری ڕاستەقینە. گەشتیاری شاراوەشمانێ ئەو گەشتیارانن کە بەشییان تۆمار ناکەن یان بەشییان کە دێن سەردانیکەرن گەشتیارین لە ڕاستیا چکە سەردانیکەن و گەشتیار دوو چەمشی جیاوازە. گەشتیار ئەو کەسەیە کە مەبەستی ینی هاتنەکەی بۆ مەسلەی گەشت و گوزاریە نەک تەنها سەردانێکی ڕۆتینی و خۆشگوزارانی و کات بەسەربردن. بۆیە ئەو گەشتیارانی کە هاتون بۆ هەرێم بە شێوەیەکی گشتیە توانین دابەشکەین بەسەر چەند بەشێکا. بەشێکیان ئەو گەشتیارانن کە لە دەرەوە هاتوون، بەشێکیان ئەو گەشتیاران کە بە گەشتیاری ناوخۆیی دانرێن، چه ئەوانەی کە لە ناوخۆی عێراق هاتبێتن لە ناوڕاست و باشووری عێراقەوە، چه ئەوانەی کە لە ناوخۆشە گەشتیاری ناوخۆیی بن لە ناو وڵاتەکەی خۆمانە گەشتیان کردبێ بۆ شوێنە گەشت و گوزارە جیاوازەکانی هەرێمی کوردستان. گرنگەوەی بە هەمویانەوە ڕێژەیەک پێکەین کە پێی وترێ هاتنی ژمارەی گەشتیار کە وتمان بۆ 6 مانگی ڕابردوو خۆی دەدا لە 4 میلیۆن گەشتیار. لە ڕاستی یەکێک لە کێشە گەشت و گوزاریەکانی هەرێم ئەوەیە کە هەم لە ڕووی گەشت و گوزاری هەم لە ڕووی سیاسیش ئەوەیە کە بەشێک لەو گەشت و گوزارانی کە لە ناوڕاست و باشووری عێراقەوە دێن لە ڕاستیە ئێستا فێری شتێک بوونە کە دێن لێرە بۆ مانەوە لە ماڵی خزم و کەسوکارەمێنەوە لە بریەوەی لە وتێر و لە شوێنە گەشت و گوزاریەکان و لە چادرگە و مەسەلەن کۆشکە گەشتیارەکان بمێننەوە کەپر و چادرگە و کابینە گەشت و گوزارەکان کەچی ئەچنە ماڵ دۆست و برادەر و ئەوانە کامش بەهای گەشت و گوزاری کەمەکاتەوە و یاخود زۆرێک لە گەشت و گوزار گەشتیاران کە دێن لە شوێنێکەوە بۆ نمونە لێرە باوە مەنجەڵی ئافراکە لەگەڵ خوانێنن ئیتر بەڕاستی ئەوە ینی چالاکی و جمزبڵی گەشت و گوزاری و ینی چۆنەوەی پارەسەرکردن کەمەکاتەوە. سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ کاسم جەباری بەڕێزیان ماستەریان هەیە لە جوگرافیا. دووبار سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەوەی کە میوانی بەیانی کورسات نوێز بوون.